زادم هەروەری ئازادم کە ئەم شۆم گویانی بەدەستنیە لە بچمسە تەلەڤیزیۆنی هەر یعنی چوومە هەموو جێە چوومە مەسیفی چوومای کەس یعنی وەناکە بگەمە مارە سەرۆکی وەناکەن هەموو قسەی خەرچی بگەتە مارە سەرۆکی حەزەکەی دەنگت بگات من حەزم لێ دەنگم بکە هەر هەندێک جارە لە تیکتۆک و لە تەلەڤیزیۆنی وێنێنە ڕسمەی سەرۆکێ بینم ئەم ڤیدیۆی کاک مەسرورێ بینم لەگە منداڵەکی ئەو هەندەی قسەی دەکە قسەی لێ وەردەگری بێ یعنی وەردەگرن چی دەڵێت کە دەچێکنی داوای چ دەکات وڵە هەر ئازادکردن هەر قسەکانی چ دەڵێت ئەو قسانەی کە داوا لێ بردننی ئەم بە خۆم و بە پیاوەکەم و بە مندارەکەم داوا لە بردنێکم حەزشم لێ ئەگەر ئازاد بکرێ ئێکەم تش لە دەرچی سزنێ بێتە دەری عین کۆنگرەکی نامەنووس خڕ دەکەمەوە داوا لێ بردنێکی لە مارە سەرۆکی دەکەین دیسان ئەی باسیەوەت کرد کە لی دراوە لە ناو سزن بەرێ 11 چەقوی پێکەتیا بەس ئێستا ناسارەچ پێش ئێستا ساڵک پێش بەرە سارەچ پێش ئێستا سەرتا کە هاتەوە ناو هەولێر داوای لێبوردنی کرد وایە بەر بەرێ داوا لێ بردننی کرد دوای داوای لێبوردنەکەش دەستگیر کرد وڵی دەستگی کرا بەس یعنی باش بوو یعنی ئێوە دوای چەند توانیتان بیبین و سەردانی بکەن والله قەت قەتع نەکرایە بەس وچی بریندار بوو تقریبا 6 مانگە قەتعکرا حتە برینەکان و هەموو چابوون و هەندی دیسامان دیتین لەلایەن چیەوە چەقۆکان لێدراوە واللهی لە ناو سزنە بەرێ ینی هەر سزنەکان بە شەڕاتوە لەوێ یا نا هەردانی شتێنانی دەخوارد پیاوەکی لە پشتەوە